بەڵێ بەڕێزان ئێستا پرسەی قوربانیانی تەقینەوەکەی سلێمانی لە سلێمانی بەڕێوە دەچێت بۆ مەبەستا هاوکارم هەرێمجاف لەگەڵم دەبێت. هەرێم سڵاوت لێبێت، هەر لە شوێنی بەڕێوەچوونی پرسەکەەوە لەگەڵم دەبێت. ڕەوشی پرسەکە چۆنە؟ پرسەکە چۆن بەڕێوە دەچێت؟ ئەو کەسانی کە دێن سەردانی پرسەکە دەکەن چێن؟ دیارە بەدەر لە سەرجەمتیونی توێژەکانی پارێزگای سلێمانی و لە شارەکانی دیکە هەرێمی کوردستانیش ئێستا بەشدارن لە پرسەکە، هەرچەندە پرسەکە چەند خولەکێکی داهات و کۆتایی پێدێ. سەرکردە و لایەنە سیاسیەکانیش ئەوانیش بەشدارن لە پرسەکە. من ئێستا ئەوەی لێرەیە مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستانیش لێرەیە بەشداری پرسەکەی کردووە. هەندێک پرسیاری لێ دەکەم بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێمان وتووە دەچینە لای مامۆستا عەلی ئەگەر خۆت پێی بڵێ ئێمە هەوڵەدەین. ئێستا دیارە مامۆستا عەلی باپیریش لێرەیە وەکو سەرۆکی کۆمەڵی دادگەری هەرێمی کوردستان هەوڵەدەین بچینە لای هەندێک گفتوگۆیشی لەگەڵدا بکەین، بەڵام بزانین قسەمان بۆ بکات لەسەر ئەوەی کە بەشداری پرسەکەی کردووە تا چەند مامۆستا عەلی باپیریش لێرە وەکو هاونیشتمانیانی دیکەی هەرێمی کوردستان کە هەموو خوازیاری ئەوە بوون کە ئەم پرسە کە هەموو هەرێمی کوردستانی غەمبار کردووە و هەمووانی یەکدەنگ کردووە، یەکڕیز کردووە لەو بارەشەوە قسەمان بۆ بکات. هەوڵەدەم بچمە لای مامۆستا عەلی باپیر و دیارە بەرپرسی حیزبەکانی دیکەی هەرێمی کوردستانیش ئەندامانی مەکتەبی سیاسی و پەرلەمانتار و پەرلەمانتارانی عێراق و کوردستان و سەرجەمچین و توێژەکان و لایەنە سیاسیەکانی دیکەش بەشدار بوون لە پرسەکە. من هەوڵەدەم بچمە لای مامۆستا عەلی باپیریش گفتوگۆیەکی لەگەڵدا بکەم، بەڵام دیارە ئەو هێشتان سەرقاڵی گفتوگۆکردنە لەگەڵ کاک ئەویش لەگەڵ دیارە سەرقاڵی گفتوگۆکردن و ئەوەیە دڵنەوایی کاک دانا دەداتەوە. دیارە دانا هاوسەرەکەی و منداڵەکانیشی بەهۆی کارەساتی تەقینەوەکەەوە گیانیان لەدەستداوە و وەکو ئاماژەم پێکرد بەدەر لە حیزب و لایەنە سیاسیەکان هاوڵاتیانیش لە سەرجەمتیونی توێژەکان تەنانەت هاوڵاتی عەرەبیش وەکو ئێستا لە پرسەکە ئاماژەیان پێکرد لە بەسرشەوە میوانی ئەم ماڵە هاتووە بۆ دڵنەوایی لە مووسڵۆ خەڵک هاتووە بۆ ئەوەی بەشداری لە پرسەکە بکەن، دڵنەوایی کەس و کارەکانیان بدەنەوە و بەدەر لەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان هاتۆ چەند وەزیر و پەرلەمانتار و نوێنەرانی کورد لە بەغدا مامۆستایانی ئاینی لە سەرجەم هەرێمی کوردستانەوە لە هەموو شوێنەکانەوە هاتوون بۆ پرسەکە و لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستانیش پرسەدادراوە بۆ ڕوحی ئەو 15 هاوڵاتیەی لە ئەو تەقینەوەدا بوونەتە قوربانی. من هەوڵەدەم ئەگەر دەرفەت هەبێ بزانم مامۆستا عەلی تۆزێک قسەمان بۆ بکات، بەڵام وا دیارە هێشتا سەرقاڵە. ئەگەر گفتوگویەکی لەگەڵدا دەکەم ئێستا دەرفەت هەبێ بۆ ئەوەی بزانین ئەو لەسەر ئەم ڕووداوە چی دەڵێت و بۆچوونی چیەوە سەبارەت بەو یەکڕیزی و یەکدەنگیش کە لەسەر ئەم پرسە وەکو پرسەیەکی نیشتمانی لێ هاتووە چی دەڵێت. چاوەڕانی ئەوەین ئەگەر هەڵبسێت، چونکە ئەوانەی لەگەڵیان ئەڵێن چاوەڕە بکەن تا هەڵدەسێ بۆ ئەوی تاوەکو ئەو کات قسەتان بۆ بکە. دیارە لە چەند وەزیر و پەرلەمانتارێکی دیکەش هاتوون و نوێنەری سەرۆکایەتی هەموو حیزبەکان، حیزب و لایەنە سیاسیەکان هەموو هاتوون بەشداریان لە پرسەکە کردووە. من هەوڵەدەم بچمە لای مامۆستا عەلی باپیر، بەڵام وەکو ئاماژەم پێکرد هێشتا ئەو دانیشتووە ڕەنگە مامۆستا ئەگەر ئەو فاتحە زۆر باشە. من باشە چاوەڕوانی ئەوەین کە هەستێت لەبەر ئەوەی تیمی پاسەوانەکانی ئەڵێن بە هەستێت ئەو کات قسەتان بۆ دەکا، بەڵام ئێستا ڕەنگە دەرفەت نەبێ و خەریکی فاتحە خوێندنە بۆ ڕوحی قوربانیەکان. ئەوەی لە دیمەنەکانە دیارە خەڵکێکی زۆر هاتوون بەشداریان لە پرسەکەدا کردووە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە هاتوون بەشداری پرسەکەیان کردووە. بۆ پرسەکە سبەینیش هەر لەم جێگایە بەردەوامی دەبێ و لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانیش لە پارێزگای هەولێر، لە دهۆک،
لە گەرمیان لە هەڵەبجە لە شوێنانی دیکەش بە شێوازی جیاجیا هاوخەمی خۆیانیان بۆ قوربانیەکان دەربڕیوە و بەشداری پرسەکەیان کردووە و بڕیاری شەسبینێش لە چەند شوێنێکی دیکەش بە هەمان شێوە کۆبنەوە بکرێ هاوخەمی بۆ کەسوکاری قوربانەکان دەرببڕێت وەکو ئەو دیمەنانە دەبینن دیمەنی لایەنە سیاسیەکانن کە بەشداری پرسەکە دەکەن بۆی ئێمە هەوڵێک هیچ بدەین دەزانین وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش لێرەیە کاکدانا عەبدولمەجید ئەگەر دەرفەت هەبێ ئەویش وەردەگرم بەڵام زۆر باشە ئێستا باش دیارە وەرە ئەوڵەدەم ئەگدانا ئەمڕۆ کاکدانا ئەم کاتتان باش ئەمڕۆ بەشدار بوون لەم پرسە ئەم پرسە وای هاتووە لە هەموو هەرێمی کوردستان خەڵک بە یەک دەنگ بێ هەموو حزب و لایەنە سیاسیەکانی بە شێوازێک لە شێوازەکان خەمبار کردووە هەموو بە یەک هاوڵاتیانیش زۆر جەختیان لەوە کردووە ئەم یەکڕێستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حزب سیاسیەکان لەسەر ئەم پرسە بێتە دەرفەتێک بۆ بابەتی سیاسیش هەمووان یەکدەنگ و ئەم ئازارە گەورەی ئازاری هەموو خەڵکی کوردستانیاوە ناخی هەمومانی هەژاندووە بە هیچ شتێک ناتوانین وەصفی ئەم ناخۆشی و ئەم ئازارە بکەی ئەم کارە ساتە بکەی بەڵام بە جۆرێک لە جۆرەکان کە هەستت کرد ئەم ئازارە ئازاری هەموو ڕەنگەکان بووە ئەمە ئەومان پێبەخشێت ئەگەر ئێمە یەکگرتوو بین یەک ڕیز بین لە کاتی ناخۆشیە پشتیوانی یەکتری بکەین نەتوانین بەیەکەوە بەهێز بین جا هیوادارم دەرز لە ناخۆشەکانمان وەرگرین بۆ بەیەکەوە داهاتووشی باشتر دابین بکەین. زۆر سپاس بۆ کاکدانا وەزیری ئاوەدانکردن و شتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان من هەوڵێکی تر دەدەم بزانم هیچ کەسایەکی دیکەی سیاسی لێرەیە ئەگەر قسەمان بۆ بکەنە ئەوڵ دەدەم بچمە لایەن قسەمان بۆ بکەن مامۆستا ئەگەر تۆ قسەمان بۆ بکەی سپاس دەکەین ئەڵێ قسەتان بۆ بکەین بۆ ئەوەی زۆر باشە دیارە چاوەڕ جاف لە سلێمانەوە لەگەڵم بووی سپاس.